هزاران سلاوین گرم و هیوین دمین خوش جی تماشاوانین دمی لحفگهاندنا کردان را کرد کنکشن دخوازی. ابوي هيفيه كو ام كردان بجهين نائك سرحاتي وبويرن لجهان دقامن بيك جهورين داخل شمو جفيري جي استدويا دنج امريكا لواشنطن دي سي ديت جلور بینران ام دزانن لوان روزان گلک رویدان مزن و گرنگ لی جهان دبن لی مخواست برنامه وی جاری ترخان بکی جچن بابت ساغلمی و تندرستی را مسی بابت هنه. تبي سركتنا برنامج دانا درمانو درزي لدانا لسرانسري جيهاني لهشتا جمارة مزنا زاروكان دمرن بوان نخوشين چارا سرياوان بالصاناهية. آيباد دنيفايا بحرية جيكاسين خودي بيتفين تايبت را بردز دكا. لبري وان دو راپورتان محف بيفينه که دقال دكتور شيني جمال سليم. دكتور شيني باورنامه خواه دکترای به نخوشیا شرپنجی ورگرتیا و تایبتمند دواری کاریگریا سیستم بروانیا لاشی مروی لسر وگرتنا شرپنجی دا. هر وصا او بنیازا خوندنا کاریگریا سایکولوژیا لسر خانمین شرپنجیا ممکی هی. شینی خان زور بخیر بی سپاس دکم با اوی که عزیزت که شاهدی تا سودکانی دنگی امریکا. بشاموشتك دمويز باسي اوي بكم ناو روكي خوندني جنابت اويش رولي سيستمي برغري مروفا لا درزبوني شربنجا دتواني بكرتي وبكردي بما بلاي او معناه شيء بس ليكولينوكي من اوي خانس بيكاني جسمي انسان رولا كان ولا سيستمي برغري مقاومه كان كنترول كان بس الجسم تاك توشي شرپنجه نبی که جسم با شوی پیوسته کار بکات بس لحمان کات نخوشیه او خانه سپیانه هنیکی درسته به که زالبن مثل سیستمی برگریه که چی واولیه کات سیستمی برگریو کم بتوانه بهزه به که بهز بو شرپنجه زیاتر بلابت ولا جسمی انسان او جوره تر بینجا لیکولی نوکی من اوه که چون او خانانه لا بین که زالبن مثل سیستمی برگریه باشا سیستمی برگری بتیگشتی من لسر اوش دمینت لبینی مروفیک با مروفیک تر فرقی هست. شیوی جیان و خواردن و شوینی جغرافیش تأثیری هست. توانی پی معمولی تا چندک اما لبرچاوت گرد لخوندنی کنی. بله. زور تأثیری هست به شیوهی که گشتی چون انسان او روزانی که روزانه بسریه او خواردنی که خوا او زختانی که لسر جسمیتی لسر مشکتی او دکترانی که اتوانه ببینه درمانانی که هیل جیانه که بپیوسته با روزانه بکاری بینه هموی تأثیر کات سر اوی که جسمی او کس چون کارکه سیستمی برگریشی تا چنه تأثیری کرده سر سیستمی برگری او مروفا بو نمونه لکردستان انوایرمنتی که شوی جیان زور جیاوازتره وقل امریکا وقل اروپا لبرو همون کسک لو شونه جیاوازانه جسمی سیستمی برگریان جیاوازه و اوش تأثیر کات سر توش بودی شرپنجه. باسی کردستان دکن هلبته بستی و توجه کمان باسی کردستان بکنی بدریجی بالام دمیست بین بلی شرپنجه یعنی چی؟ نخوشیه که یعنی چی؟ بله نخوشیه که یعنی خانه جسمی انسان هموی سیستمی که خویه که روزانه کارکه اگر او خانه بگورد سیستمی برگریو ای ناس ای ازانه کم خانه گورا و کم خانه تکچوا لایبات بوی همون خانه کانی جسمی انسان به شوی که گشتی به شوی که کار بکن شرپنجه چیه کاتک او خانه که خرابه به اگر جسمنی ناسه تو اگر لینه بید که تکچوا خانه بلا بیت و زیادتر کو بیت و لپرک وقتی که زنی گوره بو لو بشی رنگی لو لگورچی لابو نمونه یا لسیال یا لجکر لشونه که اروال لیوش درچه چطور خوانوان اخلاطو به جسم انسان لهش کوی ما کو بیت و اوش بیت به مثل پیلم متاستاسیس که بلا بیت و بسر جسمه و ناوی که زور مترسی داریشه که بلی شرپنجه یکی گرتوه بو لبروی نیزانین لبروی اشتکی که تا استا بو شوی تنگشتونی که بتوانین بلین او کسی توشی شرپنجه بو لو شونه اکثر توانین لایبین بو هوی چیوانه بو نمونه جگر که توشی شرپنجه به قوله لشونی که لناوه تا که درمانی کیمیایی بکاربینین یا روی دیشن بکاربینین او تا تأثیر کات سر جگره که تا درمانه اگه بو شونی که پیوسته تأثیری کرد سر جسمی عامیش او بشکی تریشی سایکولوژی انسانه که خواهی چکه لیترسین چکه نازانی براسی شرپنجه چیه به بو شوی که پیوست بلی بزنین که یکی به یک گلی توشی شرپنجه بو یکسر اروخت
خۆی ڕوخێ دەوروبەرەکەی ڕوخێ ئەیتر ئەوەش تەسیرە کاتە سەر سایکۆلۆژی و سەرنەفسیین و ئەویش دەورێکی تری خۆی هەیە کە ئەو کەسە باشە لە کوردستان دەوتری کە شێرپەنجە ڕێژەی توشبوون بە شێرپەنجە بەرز بووتەوە بوو باڵێ بەهۆی ئەوەی بەڕای من و بە پێوەکە خوێندومەتەوانێت کە ئەوەیە کە کوردستان زەختێکی زۆری لەسرە بۆ نمونە لە مێژۆ چەند ساڵە شەڕی کیمیاوی هەبووە شەڕی چەک هەبووە ئەوانە و کیمیانە کە بڵا بەتە ئەکی تەسیر کردو سەر جسمی ئینسانەوەیکە لە هۆ گەورەکانە دووەم نەبوونی ئەو خواردنانەی کە پێویستە چەندەها ساڵە نەبووە لەم دوایە تۆزی خواردن بڵاو بۆتوانێت خەڵکەکە تۆزە ئیسراحەتی کردووە بەس لەمان کاتە بەداخە خواردنێکی زۆر هاتۆتە ناو وڵاتەکەمانەوە خواردنی خوتو خواردنی سوپەرمارکێت یا خواردنانەی کە لە بازار ئەوەنێ فاست فود کە لە دەرەوە خەڵکی خوا باش نییە ئەوە دووەم سێەم نەبوونی ئەو سنتەرانەی کە پێویستە بۆ شێرپەنجە یا بتوانێت ئەگەر لە ئایا لە مێژە باڵە بەزەبەر ئاگادارکردنەوە کەمە بەداخەوە بەو شێوەی کە پێویستە نیمانە چوارەمی ژەکرێتە سەر ئەو زەختە نەفسی کە لەسەر گەلەکەمانە گۆڕانکارێکی زۆر ڕۆژانە ڕۆیە لە کوردستانە خەڵک هەمووی مەشغوڵە لەمان کاتە ئەوەش تەسیرێکی گەورەیتری هەیە لە بەرەو چی ڕۆیە سیرێکی کۆمەڵێ هۆ هەیە کە سیستمی بەرگری ئەو کەسە کەمە بێتەوە بەهۆی ئەوە ئێستا ئەوەنەی شێرپەنجە لە کوردستانە هەیە لە زۆر شوێنی ترانیە باڵێ باشە چارەسەری باسی چارەسەری بکەین لە کوردستان تۆ جەنابەت بەشداری کۆنفرانسێکی زانستی بوو لە کوردستان هەڵبەتە باسی کە باش شێرپەنجە دەکرێت ڕاستە هۆیەکان و چۆن دروست بوونەوەی ئەمە بابەتێکە بەڵام بابەتی چارەسەرکردنەوە بابەتی هەرە گرنگ دەبێت پێم چۆن چارەسەرکردنی ئەم نەخۆشی لە کوردستان دەبینی پێویستە لە کوردستانە ئەو دەرمانانی کە بەکارهێنرێت لە وڵاتی وەکو ئەوروپا و لە ئەمریکا و لە دەروی کوردستان بهێنرێتە کوردستانەوە دکتۆری خاص هەیە هینی شێرپەنجە زیاتر مەحالە بکە یارمەتیان بین وڵاتی خۆمان سنتەردانن نەخۆش ببینن چکە بەداخەوە ئێستا دکتۆرمان کەمە ئەو نەخۆشانەی کە تووشی شێرپەنجابن سێ چوار مانگجێرە لە لیستە چاوەڕێن تا ئاچن بە دکتۆر جاری وایە ئەوە نەخۆشن تا واجێ دووەم یانێتوانێ بەداخۆ ژیانیان لە دەستدا و فریان دکتۆر نەکەوتون ئەو دەرمانانی کە پێویستە ئەو ڕێدیشنانە لە هەمان کاتە ئەو سرویسانی کە پێویستە دابین بکرێ بۆ نەخۆشی بۆ نمونە بەشی سایکۆلۆجی بۆ ئافرەت یەکێ لە گەورەکان چکە حالی نەخۆشی سرسەنگی ئافرەت زۆر زۆرە لە کوردستان زۆر بڵاوە مەترسیکی زۆری خەڵکەکە هەمووی لێ ترسێت بزەبە نازانێت بەڵێ تۆ شوێنێخان باسی کاریگەری سایکۆلۆژی لەسەر خاڵکا دەکەی ئەوانەی کە توشبی ئەو نەخۆشن و پێم وایە ناوەڕۆکی خوێندنی جەنابەت لە داهاتوودا کە دەتەوێت تەواوی بکەیتەوە ئەوەش کاریگەری سایکۆلۆژی لەسەر ئەو نەخۆشە بە تایبەت خانمان کە شێرپەنجەی مەمکیان دەتوانیت شتێکمان بۆ باسکەی لەسەر لەم بارەیە بەڵێ ئەوە شێرپەنجەی مەمک شتێکی زۆر گەورەیە کە لە کوردستانە تا ئێستا تۆزێک لێ ترسین باسی ناکەن ئەو ئافرەتانە کە تووشە بن وکو شەرمێکەوە لێ ترسن حەزەرەکەن گەلەکەمان باسی ناکە بەس تەسیرێکی سایکۆلۆژی زۆری هەیە لەسەر ئافرەتە کاتچە بە دکتۆر پێڵێ مەسەن شێرپەنجەی مەمکە هەیە بێ عملیاتکەینە بێ لایەن بین هەرەوە نێو ئافرەتە ئەڕاتەوە ماڵە ئیتر شتێکی تری بۆ دابین نەکراوە کە بزانێت دواهاتووی چییە بێ مستەقبەلی چییە بێ کە یارمەتی بیت بورەی نەڕوخە بورەی بەخۆت بێ کە ئەمەلی بەخۆ هەبێ ئەمەلی بەوە هەبێت کە هەر ئافرەتێکە و هەر ئەندامێکی ژیانە تۆزە جسمی گۆڕاوە بەس هەر ئافرەتێکە لەبەر ئەوەش تەسیری زۆرە هەنێ لەو پێداویستی درونیانە ئەبێ هەبێت بۆ ئەو نەخۆشانە کە لە هەمان کاتە کە چارەسەرەکرێن بۆ نەخۆشی شێرپەنجەکان چارەسەریش بکرێن بۆ ئەو تەسیرانی کە نەفسیین نەخۆشەکانی بێ لەسەری بۆ ئەوەی بمێنێ وەکو کەسێکی بەخۆی لە ژیانە بەڵچکە هەر ئەو ئافرەتە هەردایکە ئافرەتە خوشکە هەر پورە هەر ئەندامێکی خێزانە هەر کارەکات بەس کە شتێکی وای گەورەی بەسەریەت تەبان هەموو کەسێک ئەڕوخێ هەموو کەسێک لەگەڵ بەڵێ تەسیرە کاتە سەر کۆمەڵ بە شێوەیەکی دەوروبەرەکەی باشە شوێنێخان چەند ساڵێکە پێش ئەوەی دەست بە خوێندنەکەی خۆت بکەیت لە دکتۆرا لە زۆر لە بۆنەدا حاضر دەبووی ماوەیەکە دیارە لە بەرخوێندنی ئەوە ون بوویت بەڵام چالاکی داهاتوو ئیشاوە چالاکی داهاتوم ینی چەند ساڵێکە لە دەروی وڵاتیشم حەزم کردو خزمەتی گەلەکەمان کەم بەس حەزەکەم ئێستا خزمەتی گەم بە شێوەی زانستی بێت بە شێوەی دکتۆری بێ هیوادارن کە بتوانم لە داهاتوو بڕۆم بۆ کوردستان لە زانکۆکانە دەرس بڵێم و لە بەشتی سیستمی بەرگری لە خەستخانەکانە نەخۆش ببینم هی شێرپەنجە و لە هەمان کاتە ئەو بابەتی سایکۆلۆجیانەی بۆ ئافرەتان کە پێویستە بۆیان دابین بکەم هیتر هیوادارم بتوانم لە ئایندەیە
ڕێکخراوێک بخەم کە یا کۆمەڵێک کەس کۆ ببینەوانێ بتوانانی ئەو ئەوانەی کە پێویستە دایبنینە فکرانی کە لە دەروی وڵاتی بیبینەوە بۆ کوردستان کە یارمەتی ئافرەتەکانمان بین کە یارمەتی کۆمەڵمان بین یارمەتی تەلەبەکانمان بین لە زانکۆ کە زیاتر ئاگایان لی بێ کە ئاگایان لە کۆمەڵمان بێ کە ئەو نەخۆشی شەرپەنجە شتێک نییە بتوانین لێ بترسین یا ڕاکەین لێ بەس شتێک ئەگەر زوو ئاگامان لە خۆمان بێ ئاگامان لە سیستمی بەرگریمان بێ ئاگامان لە گەلەکەمان بێ تیان بگەێنین کە چی و یارمەتیان بین ڕنگ تۆزێک کەمی کەینەوە ئەو زەختە زۆرێکی هەیە. داوای سەرکەوتن بۆ دەکەین. زۆر سپاس. گەلۆ چ ڕەنگێ شێرپەنجەیە پتر بەڵاف و بکوژە شێرپەنجە خوێنێ یا سیپەلانکان یا گورچیسکان یان یا پیستی پشتی وان دوو راپۆرتان ئەمێ بەرسڤا ڕاست بزانن بینەران مخابن هەر دەقیقەیەکێ 3 زارۆک دمرن یان 106 زارۆک دەمژمێرەکێدا دمرن بە نەخۆشیەن ڕێلوان تێگرتن بەڕێکا دەرمان و دەرزی لێدانە بسلامەت و کاریگەر. دوێ راپۆرتێدا ئەمێ بەرێخوا بدن هەوڵێن جیهانی یەن دەرزی لێدان و دەرمانان و کا چ پێتیڤە بێکردن هەتا ژمارە قوربانیین نەخۆشیین بساناهی ڕێلوان تێگرتن کێم ببە. سیرۆژەیەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی مردنی مناڵان لە جیهاندا. سیرۆژە نەکەرتەنها کوشندەیە بەڵکو دەشێ ببێتە هۆی لە دەزانی بینایی لە دەزانی هەستی بیستن ویان ڕێگاگرتن لە گەشە سەندنی منداڵ تەنانەت لەو کاتانەشدا کە لەسکی دایکیاندان هەرچەندە بە تەنها 2 دەرمانی کوتان دەشێ منداڵ لەم نەخۆشیە بپارێزرێت. کاتێک سیرۆژە لە سەرەتای ئەمساڵ لە ویلایەتی نۆرت کارۆلاینا بڵاوبووە پامێلا مێککاڵ یەکێک بوو لەو کەسانی کە بە دوواداچوونی نەخۆشیەکەی دەکرد. ئەڤە ڕەنگێکی دەرزیۆنە لە دەستپێکە ساڵە خوندنێ داخوازی لەسەر هەیە لەوان گەلێک خەڵک دەرمانێن دژی نەخۆشیە وەرگرتینە. بۆ یەکەمتر لە 12 کەس لە نۆرت کارۆلاینا ئەم نەخۆشیەیان توش بوو. لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کوتان زۆر لە نەخۆشیەکانی دەگمەن کردووە. کوتان کاریگەری باشی هەبوو بەسەر باشبوونی تەندروستی لە ئەمریکادا. نەخۆشیەکانی وەکو دڕکە و مێکوتە و سوورێژە و ئوفلیجی منداڵان بە تەواوەتی دەگمەن بوون و نەخۆشی ئاوڵەش تەنانەت لە تەواوی جیهاندا کەم بۆتەوە. بەڵام پێویستە لەم بارەیەوە کاری زیاتریش بکرێت. کوتانی دژ بە مەلاریا بۆی هەیە ژیانی نزیکەی 660,000 کەس لە جیهاندا بپارێزێ کە زۆربەیان منداڵن. ساڵانە بەهۆی ڤایرۆسی پەیوەندیدار بە مێشولەوە دەمرن. نێوەندی کۆنتڕۆلکردنی نەخۆشی ڕادەگەیەنێ کوتان دەرفەت بۆ گەشە سەندنی تەندروستانی مناڵ دەرەخسێنێ. ئەگەر ناچار بیت یەک ڕێگا بۆ چارەسەری هەڵبژێریت و بتەوێت دەرئەنجامی توێژینەوەکان هاوسەنگ بکەیت و جێبەجێ بکەیت دەبێت کوتان بژارەی یەکەم بێت یان هیچ نەبێت لە ناو چەند بژارەیەکی سنوورداردا بێت. لەو کاتەوەی هەوڵەکانی کوتان دژ بە سیرۆژە و دڕکەومێکوتە 12 ساڵ لەمە بەرەوە دەستی پێکرد مردن بەهۆی سیرۆژە لە سەرانسەری جیهاندا بە لە 75 کەم بۆتەوە. جگەلەوەی زۆر منداڵ لەو نەخۆشیە پارێزراون ڤاکسین مناڵانی لە زۆربەی نەخۆشیەکانی دیکەش پاراستووە. دکتۆر فاوچی دەڵێت ڕێگاگرتن لە نەخۆشیەکە خەرجیشی زۆر کەمترە لە چارەسەرکردنی. ڕێکخراوی تەندروستی جیهانی داوا لە وڵاتانی جیهان دەکات هەوڵی بەرنامەی زیاتری کوتان بدەن بۆ ئەوەی مناڵان بە ڕێگایەکی تەندروستانە گەشە بسێنن. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. کۆمپیوتەرین ئایپاد یەن ئەپڵ شۆڕەشێکی دروست دەکا دە دروستکردنا فلیماندا ئەو شێوەین بەهرەیی و هەتا ڕادەیەکی بسانایی بەردەست دەکا ji بۆ دەربڕینێ ji بیر و باوەڕان. vê kampaniyê karê zêdetir kiriya heta mirovên xwedî pêtiviyên taybet bikaribin iPadan bikarbînin di durustkirina filîman da. Jimareyeka kesên kêmendam û nebehremend ji şiyanê bîrûbawera heftiyê 2 rojan têne vî baxçê savayan û hîn û fêrî karê filimsaziyê dibin. Li workshapa Creative Edge Filmmaking fêr dibin çawa bi rêya iPadê filmî bigirin û dûvra wê montaj bikin ew jî bi harîkariya karmendê Şehrezad biya vê filimsaziyê. Danûstandina wê digel min baş e. Ew hez diket wê nabigirêt. Ev e wêneyê Melissa Ezelek û rêvebera projeya binavê The Ark e. Ev rêxistiyeka nehukûmiyek û xizmetguzariyan ji bo kêmendaman dabîn dike û ew ê berahiya îsal dest bi vê projeyê kiriye. Mebesta vê hevkariya taybet ya mîdyaya serdemê dijîtalê ew e ku iPad berdest bin bo kesên xwedan pêdiviyên taybet.
دا بۆ پەیوەندیکردنê بکاربînin. Her wisa bodyarkirina his û bîrên xwe, ebreka wê negirtinê yan jî filman. Photography or through iMovie. Add new creations. There you go. لبراهية فيركري فيلم ساز أندرو ميلينغتون جه استوديو كرياتيف اج ستوديو نيشا واندد چاوا فيلمي بگرن و دوورا مونتاج بکن و تکنیکن دست بکی جین نشانی وانددد. نها اوان هانددد وان شهر زایان بکار بینن و سرهاتی خواه بکنه چی روگا فیلمکی. کیفروشک براز هاسب و روبوت. فیلمی وی د پاسه دا دست بیدگه. I discovered that he had من زانی داپیراوی لی نیویورک دجیتن و او بپاسه دشت جم. او زاروکان د پاسه دا دبینتن. children on the bus, or he was part of the bus himself. You know, a very interesting 3D. I wish I could tell us. من هیوی دکر بوی آزادیه چیروکه که بیجم. بوی در برینا جوان. Purity of expression. فیلم سازی پشکه جه پروژه سرکیا د آرک به مرما وگهاندنا مروون بهرمند جشیان فیزیکی و مجی لجواگ خواه. بینگاوا ددیودا هر وکی جسکا نالی ریوه برا خدمتگزاریت مالباتا ویره خستیه دبیجه به ویرنگی او مروف دکارن با آیپدت خودر کونو یا او دبینن تومار بکن. The goal is آرمانج اوه که او کس د ناف دیوار ناون دا چاودری کرنه دا نمینن و بکفنه ناف جواکه دا. four walls of the center and into the community. آرمانجا اندرو میلینگتون جوان فیلمت که خوندکاره وی چه دکن تشتکی دیتره جی. I'm hoping that eventually اسیوی دکم او بگهنوی قناغی جه خلکی را بین نشاندان. we can screen them for audiences. به ویرنگی بینر و وی آلی جواکی ببینن که برنگه که عددی نایت دیدن. فاده سندی دنگ امریکا. بینران پسیارا میا وی جاری او بو کاچه رنگی شرپنجه پتر بالاف و کجره. شرپنجه خوینه یا سیه یان سیپل کان شرپنجه گرچیسکان یا پیستی برسوا راجی یا دویا شرپنجه سیه یان سیپل که پتر بالافه بلکو سه جسادی ج نخوشکیه لگورا بنیادی نشتیمانی شرپنجه هر سال لامریکا 200,000 کسان ودگره. ام بحث جماران لامریکا دکن چکو زانیاری بردستن. هرچه آبتن 85 جسادی جوگرین شرپنجهان سیها ج اگری جگره کشانیه. و جمارا کو به شرپنجه به اگره جگره کشانی هر سال لامریکا دمرن نزیکی 106,000 آیا. نبز جگره کش خطوشی و نخوشیه دکن بلکو او کسین دگلوانا دجین توش نخوشیه دبن. لگورا جمارن بنیاد اجتماعی شرپنجه هر سال نزیکی 49,000 کسین قد جگره نکشای به شرپنجه سیه دمرن کج اگری جگره کشانی درست دبن. بینران بیهیویا ساغی و سلامتی جوا تورعا ام و جاریجی خاطره خوش جوا دخوازن و هندکارن و برنامه ببینن و تماشا بکن و چند راپورت و هف پیوین دیجی لسر مالپرن دنگی امریکا یان دنگی امریکا. خدا حافظ و هر شاد و بختور بن.